دیسانەوە ئێمە محدودەی 27,000 دلارمان بینی بۆ دراوی ئەلکترۆنی بیتکۆین. بەڕێزانم هەر کاتێک ئەمە ڤیدیۆی تارگێت بۆیەوە بڵاوەکەمەوە تکایە تا کۆتایی ڤیدیۆ سەیری ڤیدیۆەکە بکەن، چونکە زۆر خاڵی گرنگەیە کە من لە ناوڕاست یاخود لە کۆتایی ڤیدیۆکان بەیواڵێم بۆ ئەوەی ئێوە لە کاتی تارگێتەکان زۆر ئاگادار بن بۆ ئەوەی لە کاتی باشدا دراوە بکڕن و لە کاتی باشیشدا دراوەکان بفروشن. ئێستا لەگەڵ من بن بۆ ئەوەی بچینە سەر تارگێتی ئەمڕۆ کە ئایا چۆن دەبێت کە ئێوە تارگێتی ئەمڕۆ کە ئایا باشە لە ئێستادا ئێمە چەند میم کۆینێک وەکو بێبی دۆج بکڕین یاخود نە. کەمە پێشتر بۆ بێبی دۆج کۆین تارگێتەکەم بە ئێوەدا کە 8020 بوو. سلااو کریپتۆچیەکان، هیوام ساخی و تەندروستی ئێوەیە. دیسانەوە منی هاتموین هاتمەوە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پیجی فیسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بەڕێزان من هەموو ڕۆژانی شەمە دووشەمە چوارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانەریەوە لەباری کریپتۆکارنسی ببەمە سەرەوە، هەروەها ئێوە بتوان لە ڕێی ئەم چەنێلەوە بێ بەرامبەر دراوی ئەلکترۆنی و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بێنن. بۆ ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن و گەر حەسان لەم جۆرە ڤیدیۆانەیە دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگۆڵای تەنیشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود پەخشەکەم یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن. پێشەوەی بچینە سەر بابەتی ئەم ڤیدیۆیە بەڕێزانم لێرانە من با بزانم ڤیدیۆی چەند بوو. تارگێتەکەم بە ئێوەدا ڤیدیۆی 36. نازانم ئەمە بۆچی داتاکان بە تەواوی پیشان نەدا. ڤیدیۆی 36 بەشی هەشتم نزمبوونەوەی نرخی شیباوە بێبی دۆج تارگێتی باش کە لێرانە تارگێتێکی باشم بە ئێوەدا کاو کاتی بێبی دۆج 8020 بوو کە گوتموارم بکڕن بۆ ئەوەی لە چەند ڕۆژی داهاتوودا قازانجێک بکەن. بەڵام ئەمڕۆ هەروەکوا بینین کە بێبی دۆج کۆین 8024 تقریبای 25. بەڕێزانم لەم ڤیدیۆدا ئەمەوێ باسی شتێک بۆیە بکەم بۆ ئەوەی ئێوە لە تارگێتەکان بەڕاستی چاوتان لەسەر ئەم چەنێلە بێ، چونکە من زۆر جا تارگێتی باش بە ئێوەدەم بۆ ئەوەی بە هەر دراوێک کە بە تایبەتی ئەوانەی کە ئێمە ئیحتیمام لەسەردەین و پۆتانسیێلی باشیان هەیە میم کۆینەکان بۆ ئەوەی ئێوە بکڕن و قازانجێکی باش لە ماوەی 3-4 ڕۆژە لەم دراوانە بکەن. بەڵام لێرە ئەمەوێ یەک شت بە ئێوە بیڵێم، ئایا پێتان خۆشە کە من چەنێلێکی تەلەگرام دابنێم بۆ ئەوەی VIP بێ و بە تایبەتی ئەوانەی کە ئیشی ترێدیەکەن تارگێتی 100% بۆ ئێوە بڵاو بکەمەوە کە لە چ کاتێکدا بکڕن و لە چ کاتێکیشدا دراوەکان بفروشن. ئایا ئێوە پێتان خۆشە من چەنێلێکی یوتیوب ببورن چەنێلێکی تەلەگرام بەم شێوەیە دابنم کاتێکە من تارگێتی گروپی تەلەگرامی VIP دابنم بۆ ئەوەی ئێوە بێنە ناوێ تارگێتی باش لە ڕێی ئەم چەنێلەوە وەربگرن لەژێر ئەم ڤیدیۆە بنووسن ئەگەر پێتان خۆشە من چەنێلێکی تەلەگرام تایبەتی بوو VIPەکان بۆ VIP و ئەو تارگێتانەی کە 100% خێرتانە دەتێ من بۆ ئێوە بڵاوەکەمەوە کە ئەتوانم لەو چەنێلای هەموو ڕۆژێ تارگێتی باشتان بدەمێ. هەروەکو ئەم ڕابینین کە بەڕاستی مارکێتکەپی بیتکۆین زۆر بەرەو بەرزبوونەوە چووە و تقریبای 531 میلیارد دلارە کە ئەمە بەڕاستی زۆر دڵخۆشکەرە. بەڵام تکایە ئاگادار بن ئێستا تارگێتی باش نییە بوو کڕین بێبی دۆچکۆین هەتاکو 8017 بۆ 18 دێتە خوارەوە. ئێوە ئەبێ لە تارگێتی پێشووتر کە من بە ئێوەمدا ئەبێ لە 8020 بێبی دۆشتان کڕی بە و لە ئێستادا بە 8025 تا فروش بە کە خێرەکی باشی دەبوو. بەڵام ئێستا تارگێتی کڕین نییە بەڕێزانم مەکڕن چونکە بیتکۆین مانگی 6 بۆ 7 دەگەتە ئاستی ئەوەی کە بەرزبوونەوەیەکی باش بەخۆوە ببێنێ
ببینید اساش که هر وقت دبینن که نرخی برای برزبونه و چوا اما گمی بازاری پیرن گمی کریپتوکارنسی یا خود گمی بورسی پیرن دلنیابن که چند روز دهاتو دا اما دیسان و بیت کوینی 21 22 و 23 هزار دلار دبینین و او کاتی اگر پیتان خوش به که من چنل کی دو سه باره کما تلگرام داب نبو اوی تارگتی باش بای و بدم و ای وقت خیره کی باش لری دراوی الکترونی و بکن تکای اگر زودترین کامنت هات لجیرم ویدیویا هفته دهاتو دا ام کاری انجام دادم و چنل کی تلگرامی باش بویا بلاو کما بلام هر وقت گفتم امرو بیبی دوجی مکرن چون که دیتا و خواره برزانم دیتا و خواره دلنیا بلنوی و بیت کوینیش که اصلا محدوده نزدیکی 28 دلار نزدیکی 28 دلاریه 28000 دلار ببورن دیتا و خواره و چی تر من ناتوانم تارگت لاری چنل یوتیوب و بیوابدم بوی پیم خوش اوانه که تریدرن بیناناو چنل وی آی پی که ایوه حلب جیرن برزانم کم ناو چنل ایدانم یا خود نه من بابه ایوه هیچ نیم اگر پیتان خوش به من او کاری انجام دادم بو اوی تارگتی باش لاری او چنل و بیو بدم و همون روژه بدلنیایی او علم که همون روژه ایوه خیر لاری ام تارگتانه و بکن که مارکت کپی بیبی دوجیش برزانم امرو 286 میلیون دلاره و ولوم 24 کازجمری که 116 و تقریبا 117 برای برزبونه و چوه که نزدیکی 12 میلیون دلاره بلام هر کو گوتم دوباره سه باره کما و مکرن اما تارگتی کرین نیه چاوره بن چوکا دیتا خواره من بوی دچم نگ بوی دچم 100% حتی کو 80 18 بو 17 دیتا خواره و بگره حتی کو جیر حتی کو 8015 دیت بلام هر وقت بینه اما نهنگکانن که قوتکانن که پامپیکیان به دراوی الکترونی بیت کوین داوه و لگر دراوی الکترونی بیت کوینی شر وقت بینن که بیبی دوچ و ناچ مناو بابتکانی تر شیباو چند دراوی ترش براو برزبونه و چونه بلام چاواره بن بو اوی من تارگتی کریم بایو بدم و تارگتی باش بایو بدم اگر ایو لگل من بن من باشترین کار بوی و انجام دم که خوتان برزانم من ببی ایوه هیچ نیم دلنیا بن لوی اگر یک کسیش بینر بیله چنلی بده سنانی پارال انترنت من حتی بردوام دبم بو اوی بر راستی خلق کردستان لری ام چنله و جیانی بگوره و بر راستی ببید به دولمن هیواهی من اویه همو خلق همو کرد اوانه که سیری و ویدیوانه یکن بر راستی ببین به دولمن من ضرر بکم اوان قازانج بکن هیوای من اوه ایوه سر بکن برزانم خواهش شاهد هیوای من اوه همو خلق کردستان لری کریپتو ببید به دولمن و جیان بگورد و بزنسه کی سر بخو هبه و بزنسه که هبه که ببه اوه منت به هیچ حزب و دسالات که به براستی سر بکوی لری کریپتو اوه برزانم ببورن که جواب کامنت کانی هم ندایت ولی یوتیوب لکاتی خویدا دلنیابن که من لازوترین کاتا اگر مجالم هبه جوابی همو کامنت کانی و ادموه ایوه چاوی منن خواتان لگر